کاربەدەستانی ئەفغانستان ڕایدەگەێنن ڕۆژی شەممە بەهۆی تەقینەوەی ئۆتۆمبێلێکی زرێپۆشی پۆلیس لە ڕۆژاوای کابول 2 پۆلیس کوژران و یەکێکی دیکەش بریندار بوون. لە کاتێکدا ناسنامەی قوربانیەکان لەلایەن فیردۆس فەرامەرز وتەبێژی پۆلیسی کابولەوە پشتڕاست نەکراوەتەوە. بەڵام 2 ئەندامی هێزەکانی پۆلیسی ئەفغانستان بە مەرجێک ناویان ئاشکرا نەکرێت گوتیان مەولانا بەیان جێگیری سەرۆکی پۆلیسی کابول لە هێرشەدا بریندار بووە. هەتا ئامادەکردنی ئەم راپۆرتە هیچ کەس و لایەنێک بە پرسیارەتی هێرشەکەی نەگرتۆتە ئەستۆ. بەم دواییانە ئەفغانستان ڕووبەڕووی زنجیرەیەک هێرش بووەتەوە، لەوانە کوژرانی 12 ئەندامی گروپێکی چەکداری ئەفغانی لە پارێزگای هیراتی ڕۆژاوای وڵاتەکە کە پۆلیس ڕۆژی هەینی بە هێرشێکی ناوخۆیی ناودێری کردو، هەروە تەقینەوەیەکی خۆکوژی بە ئۆتۆمبێلێکی بۆمڕەشکراو لە بنکەی پۆلیس لە پارێزگای هیلماند کە بووە هۆی کوژرانی پۆلیسێک و برینداربوونی 2 کەسی دیکە. گوتەبێژی تالیبان یوسف ئەحمەدی ڕۆژی هەینی لە تویتەکەیدا بەرپرسیارەتی هێرشە ناوخۆیەکەی گرتە ئەستۆ. ئەو توندوتیژییانە هاوکاتن لەگەڵ دەستپێکردنەوەی وتووێژەکانی ئاشتی لە نێوان نوێنەرانی تالیبان و حکومەتی ئەفغانستان لە سەرەتای ئەم مانگە لە قەتەر. دانوستانەکان خاو بوونەوە لە کاتێکدا یاخیبوان بەردەوامن لە هێرشەکانیان بۆ سەر هێزەکانی ئەفغانستان، بەڵام بەڵێنەکانیان بەجێگەیاندووە بۆ ڕاگررتنی هێرشەکانیان بۆ سەر سەربازانی ئەمریکا و ناتۆ لە ئەفغانستان.